شوێنی وەستانی ئۆتۆمبیل لە مۆڵی بازاڕی نۆرتگەیت لە شاری سان ڕافائێلی ویلایەتی کالیفۆرنیا لەو کاتێک کە پەتای کۆرۆنا دەستی پێکردووە زۆر بێدەنگتر بووە، بەڵام ئەم ئێوارەیە ئۆتۆمبیلەکان دەڕژێنە ناو پارکەکەوە نەک بۆ سەیرکردنی فیلمێک بەڵکو بۆ دەرفەتێکی دەگمەن کە بینینی شەپۆلی سەمای باڵندەکانە لە ئاسماندا. لە ماوەی هەفتەی ڕابردووەوە بە هەزاران لەو باڵندانە لێرە کۆبوونەتەوە بۆ ئەوەی بە شێوەی کۆمەڵ و تێکەڵ و هاوکاتی یەکتر بفڕن. جودی و بێڵ باڵندەکان لە ماڵەکەی خۆیانەوە دەبینن، بەڵام ویستیانەوە لە نزیکتر سەیریان بکەن و هەرکە خۆر ئاوا دەبێت نمایشەکە دەست پێ دەکات. زیندەوەرناس ڕۆجەر هاریس دەڵێت باڵندەکان کۆمەڵایەتین و لە ئێوارانی زستاندا بە گروپی گەورە پێکەوە کۆ دەبنەوە. هەروە دەڵێت دەبینین کە ڕەنگە 500 باڵندە بە تەواوەتی لە یەک کاتدا بسوڕێنەوە، بەڵام بە وێنەگرتنی خێرا ئەوەی کە دەرکەوتووە ئەوەیە لە ڕاستیدا یەک باڵندە دەسوڕێتەوە و دواتر کاریگەری شەپۆلداری دەبێت. بەشێک لەو دراماشەوانەیان بریتیە لە خۆدزینەوە لە بازە گەڕۆکەکان کە دێن بۆ خواردنی ئەم جۆرە باڵندانە. وا دیار بوو باڵندەکان کاتێکی خۆشیان بەسەر برد، وەک ئەوەی بینەرەکانیش لەسەر زەوی کاتێکی خۆشیان هەبوو. اینجا وەک پەردەیەک لەسەر شانۆ لا بدەیت، باڵندەکان بۆ شەو دادەبەزنە ناو دارەکانی دارستانێکی ئیوکەلیپتس.